هێزە نیزامیەکانی ڕێژیمی ئاخوندی سەعات 9 شەوی 4 جۆزەردان بۆ جارێکی دیکەش هێرشی تۆپخانەی خۆیان بۆ سەر بنکەکانی دەفتەری سیاسی حیزب و دێهاتی سنووری کوردستانی عێراق لە دەوروبەری ئەو بنکەوانە دەست پێ کردەوە و هەتا سەعات 12 شەو ئەو کاورە دژی ئینسانیەیان درێژەدا. لە ماوەی ئەو چەند سەعاتەدا بەدەیان گولە تۆپ بەسەر دێهات و خەڵکی بێدیفاع دابارین و ڕێژیم بەم کردەوەیەی سەلماندی کە لەسەر پیلانگێڕی و دەست درێژیەکانی بۆ سەر خاوکی وڵاتێکی دیکە سوورە و نایەوێ واز لەو کردەوە دژی ئینسانیانێ بێنێ. جێگای سەرنجە کە بەپێی هەواڵێک لە ڕادیۆی دەنگی دەلی کوردستان ڕادیۆی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بڵاوکراوەتەوە، دەوڵەتی ئێران قەولی داوە لە ڕۆژی 22 مای ساڵی 1993 زاینی ڕێکەوتی یەکی جۆزەردانی ساڵی 1372 تاویرا تۆپبارانی ناوچە سنوورەکان ڕابگرێ. تۆپبارانی ئەم دواییە بەڕوونی نیشان دەدا کە دەوڵەتان و گەلانی دراوسێ چەندە دەتوانن باوەڕ بە وادە و بەڵێنیەکانی کۆماری ئیسلامی بکەن.